بەڕزان لە شوێ بینەڕبی سەرمانە سڵاوتان نەبێت خواد ڕەحمن بە یارمەتیا و کارانم گەشتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێر ڕۆژکاوانە زۆر سەریح و زۆر ڕۆژکاوانە ئێمە قسەمان کرد لەسەر هەموو ئەو پرسیارە. پارتی و گۆڕان و یەکگرتوو لە سلێمانی کۆبوونەوە و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕاشکاوانەترین کۆبوونەوەمان لەگەڵ گۆڕان ئەنجام سوپای پاساران کرایە بەڕێوەبەری پرسەی مام جەلال لە مەریوان و دامەزراوە مەدەنیەکانی مەریوانی دەڵێن تێیدا بەشدار نابن. هێزەکانی سووریا دموکرات هێرش دەکەنە سەر دوایین هێڵەکانی بەرگری داعش لە شاری ڕەقا. کاروانێکی هێزە چەکدارەکانی تورکیا چوونە نێو پارێزگای ئیدلیب. دووبارە سڵاو. سەرۆکوەزیرانی کوردستان ڕایگەیاند ڕاشکاوانە لەگەڵ گۆڕان لەسەر هەموو پرسەکان قسەیان کردووە و کۆبوونەوەشیان با دەستپێشخەری ئەمێنداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووە. نەچیروان بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تایبەت بە ڕووداوی ڕاگەیاند ڕاشکاوانە قسەمان لەسەر هەموو پرسانە کرد کە لە هەرێمی کوردستانەیە. گوتیشی ئەوەی لە کۆبوونەوەکەدا باسکرا هەنگاوێک گرنگ دەبێت بۆ چارەسەری کێشەکان لەگەڵ گۆڕان. بارزانی ڕاشگەیاند بە بزوتنەوەی گۆڕانیان ڕاگەیاندووە کە ئێمە وەکو پارتی ئامادەین بۆ بەردەوامی گفتوگۆ و کۆبوونەوە لەگەڵ گۆڕان و ڕەنگە کۆبوونەوەی دیکەش بکەین بۆ ئەوەی بگەینە خاڵێکی هاوبەش. نەچیروان بارزانی هەروەها لەبارەی کێشەکانی هەولێر و بەغداد ڕایگەیاند هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونە و دەمانەوێت بێمەرج هەردوو لاماندا بنیشی. گوتیشی پەنابردنی عێراق بۆ وڵاتان تاوەکو کێشە بۆ کوردستان دروست بکەن لا بەرژەوەندی کەسدا نییە و لە بەرژەوەندی ئەو وڵاتانشدا نییە. بارزانی سڵاو لێبێ ئەمڕۆ کۆبوونەوەکتان کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕان باسیەوە کرێت کە کۆبوونەوەیەکی گرنگ بوو ئەم کۆبوونەوە چۆن ڕێکرا و چتان باس کرد. کۆبوونەوەکە لەسەر لە دەست پێشخەری جەنابی مامۆستا سەلاح بەهادین حەقەت ئەو دەست پێشخەری کرد بۆ ئەو کۆبوونەوەیە. کۆبوونەوەیەکی زۆر ڕاشکاوانە بوو بە حەقیقەت زۆر سەریح و زۆر ڕاشکاوانە ئێمە قسەمان کرد لەسەر هەموو ئەو پرسانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە و من دەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم ئەو سەراحەتەی کە لەم کۆبوونەوە باس کرا من پێم وایە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ ئەوەی ئێمە لە ئایندەشدا بتوانین کۆبوونەوەی ئەوها بکەین و ئەو شتانەی کە بە تایبەتی لە بینی پارتی و گۆڕاندا هەیە ئینشەڵڵا چارەسەریان بۆ بدۆزینەوە. بەڕێز نەچیروان بارزانی و لەو کۆبوونەوە لەسەر چی ڕێککەوتن؟ ئێمە زیاتر دەردەشە و قسەکانمان یعنی باسی مەسائلەکانمان کرد. پێشنیاری ئێمە ئەوە بوو کە ئێمە ئەم کۆبوونەوانە بەردەوامی پێ بدەین وەکو لایەنی خۆمانەوە لەلایەن پارتیەوە ئێمە ئەو ئیستعدادەمان پیشاندا کە ئێمە ئامادەین بۆ ئەوەی ئەم گفتوگوانە زیاتر پەرەی پێ بدەین و چاوەڕێی گۆڕانین حقیقت لە ئەوان کۆبوونەوەی خۆیان دەکەن و ممکنە دوای ئەوەش ئێمە کۆبوونەوەی تریشمان هەبێ بۆ ئەوەی بگەین بە فەهمێکی مشتەرەک هەردوو لامان. بەڕێز سەرۆکی حکوومەت دوێنێ کۆبوونەوەک هەبوو عەلاوی و نەجەفی لەگەڵ سەرۆکی یاریەم کۆبوونیان هەبوو. هیچ ئینفراجێک هەیە لەگەڵ بەغدا بۆ کردنەوەی فڕۆکخانەکان یان لەگەڵ بەغدا چۆن خۆی ئەو دەست پێشخەریە بۆ ئەوەی کە کرا و ئەو بەیانەش دەرچوو ئەوەی کە بینیتان مووقفی حکوومەتی هەرێمی کوردستان وازەحە. ئێمە دەمانەوێت دوای ڕێفراندۆم دەمانەوێت لەگەڵ بەغدا بکەوینە دانوستاندنێکی جدی. دەمانەوێت کۆبوونەوەکان بەو شێوەیە بن هیچ کەسێک مەرجی پێشوەختەی نەبێ بەبێ مەرج هەردوو لاماندا بنیشین لەسەر مێزی گفتوگو و بەڕێی خۆمان حەقەت یعنی ئەوە باشترین حەلە. پەنابردن بۆ پەنابردنی بەغدا بۆ وڵاتانی تری کە یارمەتیان بدەن یان مشکلە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن چه تورکیا چه ئێران بەڕێی ئێمە ئەوە نە لە مەسلحەتی هیچ کەسێک نە لە مەسلحەتی عێراقە نە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە و نە لە مەسلحەتی ئەو وڵاتانەشە. بەڕێی من باشترین شت ئەوەیە سەرۆک وەزیرانی عێراق دەبێ ئەوە تێبگات ئەمە پرسێکی عێراقیە پرسێکی خۆمانە ناو عێراقە بە هەر ناوعێک بێ و باشترین حەلیش ئەوە نییە کە ئێمە پەنا ببرێتە بەر وڵاتانی تر بۆ حەلی مەشاکلی عێراق زۆر جوانتر دەبوو باشتریشە کە ئەم پرسە لە ناو خودی عێراق لەسەر مێزی گفتوگۆ بە هەر ئاقارێک بە هەر ناوعێک لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەغدا چارەسەری بۆ بدۆزرێتەوە.
ئێمە پێمان وایە جەنابی سەرۆکۆمار دەست پێشخەری دەکات لە هەفتەی ئایندەش بۆ کۆکردنەوەی هێزە سیاسیەکانی عێراقی و پێمان وایە ئەمە فرسەتێکی باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین بگەینە ئەنجام. ڕستنیشیوان بەرزانەی خەڵ وا جەناب دەناسی گرێەکان دەکەیەوە لەگەڵ تورکیا تووشی گرێک بووین چ دەکەی بۆ؟ گرێەکە زۆر توندە، زۆر ئەوە نییە، ئاسان نییە، بەڵام دەبێ هەموو هەوڵی خۆمان بدەین بۆ ئەوەی عیلاقا بگەڕێتەوە وەکو جاران، دەبێ هەوڵ بدەین لەگەڵ دراوسەکانمان ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان کردمان زۆر جار گوتومانە و تەکیدیشی دەکەینەوە لە نەتیجەی بێهیوای ئێمە بووە لە بەغدا و ئێمە تهدید نین بۆ هیچ یەک لەو دراوسەکانمان، نەبوو تورکیا نەبوو ئێران. دەمانەوێت پەیوەندی دۆستانە، پەیوەندی اقتصادی، پەیوەندی سیاسی، کۆمەڵایەتی لەگەڵ وڵاتانی دەوروبەری ئێمە هەر زۆرتر و باشتری بکەین. ئەو مەسەلەی ڕەفراندۆمیش ڕێک پەیوەندی بە عێراقەوە هەیە و لە چوارچێوەی عێراقیشدا دەبێت لەگەڵ بەغدا ئێمە ئەم مەسەلەیە چارەسەر بکەین. ئێمە هیوادارین ئەوان یارمەتی ئێمە بدەن بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم پرسە لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. قوربان کەمتر لە مانگێکمەوە بۆ هەڵبژاردن شک هەیە هەڵبژاردن دوا بکەیان بکەن ئیتفاقات. حتا ئێستا هێزە سیاسیەکان ڕێک نەکەوتون لەسەرەوە، بڕیار وایە کۆبوونەوە بکرێتن و بڕیاری لەسەر. زۆر سوپاس. هەر سەبارەت بە کۆبوونەوەی نێوان پارچەی و گۆڕان لەسەر دەستپێشخەری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی و ناوڕۆکی کۆبوونەوەکە زیاتر لەگەڵ بەڕێز شەروان شەمێرانی ڕاوێژکاری سیاسی ئەمینداری گشتی یەکگرتوو قسە دەکەین کە لە ستودیۆکانمان سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز شەمێرانی ئەم کاتتان باش. ئەوەندەی لە ئەمیندار و لە ناو کۆبوونەوەکە پێتان گەشتووە، لە کۆبوونەوەکە ڕاشکاوانە لەسەر چی گفتوگۆ کراوە؟ زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەو کۆبوونەوەی کەوا کرا ئەمڕۆ بۆ ماوەی دوو کاتژمێر سەراحەتێکی تیا بۆ هەروە کاگنێچی خۆی وتی سەراحەتەکەش لەوە سەرچاوی گرتووە کە زۆر دۆستانە بووە، واتە دەستپێشخەریەکی دۆستانە بووە لەلایەن جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووەوە بۆ ئەوەی کەوا ئەو بارودۆخی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی بەهۆی وفاتی جەنابی مام جەلالەوە هەبوو هەموو شاندی پارتی و هەموو لایەنە سیاسیەکان لێرە بوون کەشوهەوایەکی تا ڕادەیە گونجاو و کۆکەرەوە بوو بۆ ئەوەی کەوا بتوانرێت بەبێ لە مەواعیدی سیاسی یان بەرنامە بۆدانان یان هەندێک شتی تر بۆ ئەوەی کەوا کۆ ببنەوە بە شێوەیەکی دۆستانە ئەو پرسانەی کەوا ئەکرێ باسی لێەوە بکرێ هیچ نەبێیانی بۆ قسەکردنێکی سەراحەت بۆ ئەوەی کە ببێتە سەرەتایەک تا لە داهاتوە هەردوو لایەن گۆڕان و پارتی بەیەکەوە دانیشتن بکەن. ئەوەی کەوا کراوە بێگومان پەیوەندی بە دوو شتەوە هەبوو، هەندێک پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە یا هەندێکی تر پەیوەندی بە هەرێمی کوردستان و پەیوەندەکانی دەرەوەی هەرێمەوە هەیە بە تایبەت لەو بارودۆخە سیاسی کەوا لە چەند مانگی ڕابردووە لە هەفتەی ڕابردوو ڕێفراندۆم و دەرهاوێشتەکانی کراوە. جەنابی ئەمیندار هەر لە چەند مانگێکەوە فترەیەکی زیاترە کەوا هەوڵ ئەدا بۆ ئەوەی کە ئەو کلێنەی لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە چاک بکرێت وەک بەرنامە یەکگرتووش. ئەم مەسئلەیە زۆر زەق بوویەوە لە پرسی ڕێفراندۆمە تا ئاستێکی ئەوەی کە دوژمنەکانیان بەرامبەرەکان هەوڵیاندا ئەو کلێنێک لێوەی بێنە ژوورەوە بۆ ئەوەی کەوا زیاتر ماڵی کوردی پەرتەوازە بکەن. ئەمە شتێکی ناتەندروست و ئاسایی بوو، بۆیە ئەمیندار هەوڵیدا الحەمدولله سوپاس بۆ شاندی پارتی دیموکرات و بۆ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان کەوا وەڵامێکی ئیجابی ئەمینداریاندایەوە ئەو دیداری ئەم بەیانێ ساز کرا. باشە و کۆبوونەوەی ئەمڕۆ تا چەند دەتوانێت دۆکو بەرەسان ئاماژەی پێدەدەن ئەو کلێنە پڕ بکاتەوە؟ من وازانم ئەوەی کەوا ڕووی داوە ئەمڕۆوە لە جنابی ئەمیندارەوە شتێکی باش بووە، سەریح بوون چونکە کەشوهاوەکە دۆستانە بووە، هیچ نیشانێکی پرسیار لە هیچ لایەنێکەوە دانەنراوە، مەرجوو ئەم جۆرە شتانەی نەبووە، ڕاستە و خۆ ڕۆشتون لە گردەکە دانیشتون ئەو پرسانێکەوە پێویست بێ و هەتا ئێستا گرێ بووە باسی لێوە کراوە. هەموو ئەوانەی کەەوە جەنابتان ئەزان و جەماوەری گەلی کوردستانیش ئەزانێ بڕیار دراوە بۆ ئەوەی کەوا هەر بەو سەراحەتەی ئەمڕۆ بووە جەنابی ئەمیندار داوای لێ کردوون کەوا ئەمە بکەن بە خاڵێکی سەرەتا بۆ ئەوەی کەوا هەر یەک لەلایەک چ پارتی چ گۆڕان بەیەکەوە دابنیشن تاوتوی ئۆفکار و قسانێکەوە بەو شێوە سەریحی ئەم بەیانی ئەم دانیشتنەی دوو کاتژمێری ئەمڕۆ کراوە بکرێ پاشان هەرێکێک لە لای خۆیەوە شاندێک دروست بکە بە ئالیەتێکی تایبەت دوو بە دوو هەوڵ بدەن قسە لەگەڵ یەکتریا بکەن و دابنیشن. گۆڕان ئامادەی دەربڕیەوە، گۆڕان ئامادەی دەربڕیەوە و توێتی ئێمە دانیشتنی خۆمان ئەەکەین و پاشان چاوەڕێی هەواڵی پارتی ئەەکەین پارتیش بەهەمان. باشە بەرەز شمێرانی پێتان وایە دی ناکۆچەکان لە نێوان پارتی و گۆڕانی چارەسەر دەبن و گۆڕان دەگەڕێنەوە پەرلەمان؟
ئامادەیی و ئامادەی دەرونی لەلایەن هەردوو لاوە هەیە. پارتی خۆیان ئەوە ئێستا کاک نەچیر خۆی وتیکەوە ئەوان دانیشتنی خۆیانەکەن تاوتوەکەن و چاوەڕێی گۆڕانەکەن. گۆڕانیش هەمان قسەیان کردو ئەواتە هەردووکیان نێتی ئەوەیان دەربڕیەوە کەوا هەوڵ بن بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە، چونکە بە سەراحەت ئەوەی کەوا گوزەرە لە کەش و هەوای سیاسی هەرێمی کوردستانە لە مانگی چەند مانگی ڕابردوو هەفتەی ڕابردوو بە تایبەت ئەوەی بە تایبەتر پەیوەندی بە ڕێفراندۆمەوە هەیە شتێکی زۆر باش نییە، جوان نییە. گۆڕان هێزێکە لە سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان ناکرێتەوە بەم شێوەیە خۆی دوور بگرێ. ئەکرێت من قەناعەتم هەیە ئەو بارودۆخی کەوا ئێستا هەیە هەردوو لایەن ئامادەی ئەویان هەیە ئەوە بکەن بە تایبەت ئامادەکاری ئەوێ بۆ هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێم کەواوە کەرکووک و شوێنەکانی تر بۆ ئەوی بەشداری بکەن. ئەمە کۆدەنگیەکی ئەوێ بەڵێ قەناعەتی ئێمە هەوەیە باگەش بین کەوا هەردوو لایەن ئەکرێت لە چەند هەفتەی داهاتوو هەنگاوی جددی باش بنرێ بۆ ئەوەی کەوا ئەوانش بێنەوە ناو پەرلەمان و بەڵکو وەزیرەکانیشان بگەڕێتەوە. بەڕێز شێروان شەمێرانی ڕاوێژکاری سیاسی ئەمینداری گشتی یەکگرتوو لە ستودیۆکانمان لە سلێمانی و لەگەڵمانە بووی گەلێک سپاس. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەلیم جەبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ یەکشەممە لە پیرمان کۆبوونەوە بە گوێرەی ڕاگەندراوێکی سەرۆکاتی هەرێمی کوردستان کە وێنەیەکی بۆ ڕوودا و نێردراوە لە دیدارەکەدا بیرروڕا لەبارەی پێشاتە سیاسیەکان عێراق و گشتپرسی باشووری کوردستان و کاردانەوەکان ئاڵوگۆڕ کرا. هەر لەو دیدارەدا وێڕای دووپاتکردنەوەی پێویستی پاراستنی سەقامگیری و ئاسایش و دوورکەوتنەوە لە گرژی جەختە لەسەر ێوەرکردنەوەی بارودۆخی سیاسی و پشتبەسن بە پرەنسیبی گفتوگۆ بە ئەجندای کراوە و بەشداری هەموو لایەنە بۆ گەیشتن بە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کرایەوە. جێگری سەرۆکۆماری عێراق دەستپێشخەریەکی بۆ چارەسەرکردنی خێرانەکانی عێراق و گەیشتن بە چارەسەرێکی نیشتمانی بۆ پرسی گشتپرسی هەرێمی کوردستان ڕاگەیاند. جەختیشی کردەوە کە ئەنجامەکانی دەستپێشخەریەکە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق تاوتوێ دەکات. نووسنگەی ڕاگەیاندنی نوژەیفی لە ڕاگەندراوێکدا کە وێنێکی بۆ ڕوودا و نێردراوە ڕاگەیاند بۆ گەشتن بە چارەسەری نیشتمانی و بە پشتبەستن بە دیالۆگ و دوور لە زمانی هەڕەشە و تەخوینکردن دەبێت بە ڕێزگرتن لە دەستور یەکێتی خاکی عێراق و گرنگی دیالۆگ لە چارەسەرکردنی قەیرانەکان بۆ بەرژەوەندی نیشتمانی هاوبەشی کێشەکان چارەسەر بکەین. دەژێت کێشەکان بە هەڕەشە و گەمار و چارەسەر نابن. نوجەیفی وا دەڵێت گشتپرسی بەهۆی ئەنجامی سیاسەتاڵەکان بووە. بۆیە هەر گفتگۆیەک بۆ گەیشتن بێت بە چارەسەر دەبێت کێشەکانی هەموو عێراق بگرێتەوە بە بێزاڵکردن یان پراوێزخستن و بە گیانێکی نیشتمانی ڕاستگۆیانە. گوتەبێژی حکوومەت عێراق ڕاگەیاند پابند نابن با بڕیارەکانی کۆبوونەوەی بارزانی و عەلاوی و نجەیفی. سعد حەدیسی گوتەبێژی حکوومەت عێراق ئەمڕۆ یەکشەممە سەبارەت بە کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستان و جێگرانی سەرۆکۆماری عێراق گوتی پابند نابن بە بڕیارەکانی کۆبوونەوەی بارزانی و عەلاوی و نجەیفی و ئەوان وەک حکوومەتی عێراق تەنیا مامەڵە بە دەستوری عێراقەوە دەکەن. ڕۆژی شەممە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەراوێزی پرسەی مام جەلال لەگەڵ ئەیاد عەلاوی و ئوسامە نجەیفی جێگرانی سەرۆکۆماری عێراق لە شاری سلێمانی کۆبوونەوە و لەسەر چوار خاڵ ڕێکەوتن. بەڕێزان ئەمڕۆ دووەمین ڕۆژی پرسە و سەرۆخۆشی مام جەلال لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەرەو دەچێت بۆ مەبەستە سیداد لشکری پەیامنێرمان لە کۆیە هەروە نەبەرد حسێن لە هەولێر و ئارکان عەلیژ لە سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندان. سەرەتا دەچمە سیداد لشکری لە کۆیە. سیداد دێنە لای تۆ ڕێوڕسمەکە تاوەکو ئێستا چۆن بەرەوە دەچێت؟